سڵاوتان لەبێت لە وێزگەنی زۆر لەگەڵتانم. من ئێستا لە ناحەی چواقوڕنام. ئەمڕۆ لە هاوڵاتیانی ناحەی چواقوڕە دەپرسین سەبارەت بە ئەو ڕووداوانەی کە لە ساڵی 2022 ڕوویان داوە. ئێمە لە هاوڵاتیان دەپرسین چ ڕووداوەکەیە کە لەم ساڵەدا ڕوویدا بێ و نەتوانی لە ژانی خۆدا لیادیکەی بینەرمان بە. من وەکو خۆم وەکو مامۆستایەک شەرمەزاری خۆم بە شەرمەزار و کەم تەرخەی مناڵەکانی خۆم دەزانم کە نەمتوانیوە ژیانێکی شایستەیان بۆ دابین بکەم. الحەمدوللا مواد پەنجاو حتا ئەنعام خۆشیمان نەدیوە لەو هینەی خاصەن لە ساڵی 22 هەر خۆشیمان نەدیوە. شەڵا ساڵی 2023 دەبێتە ساڵێکی خۆش و ئازادی و بۆ هەموو یعنی لایەنەکان بە یەکتر دانیشن بۆی ئەو خەڵکەش ئیسفادە بکە. ئەگەر بێت و پێداچوونەوەیەک نەکا حکوومەتی هەرێم ئەو خەڵکە زۆر بێ معاشە بێزار بووە لە وەعزەی. ئەوە بەزعەکەی بۆ خۆت دەبینی فەرموو چه هەیە؟ کارەبا نییە، ئاو نییە، مەعاش نییە، هەرچی ئەتوی دەتەوێت لەو کوردستانەدا نییە. بۆنەی ساڵی تازەوە پیرۆزبایی لە گشت هاوشاریان و گشت خەڵکی کوردستان دەکەم و پیرۆزبایی لە برا مەسیحەکانی کوردستان دەکەم بە بۆنەی جەژنی دایک بوونی عیسای مەسیحەوە. دیارە هەموو ساڵەکانمان کەم تاکورتێک زۆر لە یەک دەچێت. ساڵەکانمان پڕە لە ڕووداوی خۆش و ناخۆش، بەڵام ئەوەی دەکرێت قسەی لەسەر بکەین و لەسەری بوەستین ڕووداوە ناخۆشەکانمان زیاترە لە کوردستاندا، ئەویش بەهۆی قەیرانی دارایی و نەعەدالەتی کۆمەڵایەتی و نایەکسانی لە نێوان ژیانی خەڵکێکی ئاسایی و خەڵکێکی سەرمایەدار و بەرپرسەکانماندا. والله زۆر بەڕەزەلاتیمان بەڕێ کرد و هەتا ئەوڕۆ لەبەرەوەی ئەو حکوومەتە جملە خەڵکێک ماوە فەقیرە داماوە معاشی نییە، دەعنی خەمەی لێ ناخۆن، بەعزێکیش معاشی چاکی هەیە گاڵتەی بە ئەوانی دی دەکەن. ئێستاش تەماشا دەکەی بە تڕێلە پارە دێ بۆ ڕانیە و ئەوانەی بێ معاشیشون و فەقیرن هیچیان نادەنێ خەڵک گاڵتان پێ دەکاتنێ و باخچەی. هەزار فەقیر هەیە، هەزار بێوەژن هەیە، هەزار هەتی و هەیە، یعنی سەرگەردانە کابرا شێ مەزوو لە ساپێنە بەو پارەی دەکات بە دەوڵەتانی بڕێ دەکا. ئەو پارەشی ئەو میلەتەی و ئەو خاک وەتەنەیە. بخانشی بەم ئاش ساکم بەڵێ ئاواتی و من ئەوە بووە کە ئەو کوردستانە ڕزگار بوو کوتمان ئینشاءڵڵا حکومڕانەتی کوردستانیان خۆیی دەبێ، حکومەتێکی خۆماڵی دەبێ، خزمەتی میلەت دەکات دەعسێنەوە لە زوڵم و چەوسانەوەی حکومەتی بەعز دەچینە دەرێ. ئەمە کاتی خۆی کە خەباتمان کرد وەڵی وەم دەزانی هەموو بۆ هەر یەکسەر وزان بۆ ماڵی بابمە وزانی بۆ منە، یعنی هەندە عەماس و هەندەمان دڵ پێ خۆش بوو بەڵام نەمازانی. ئێستا ئەوە بەزعەکەی بۆ خۆت دەبینی فەرموو چه هەیە؟ کارەبا نییە، ئاو نییە، مەعاش نییە، هەرچی ئەتوی دەتەوێت لەو کوردستانەدا نییە. بەڵێ شەڕی ئۆکرانیا و رووسیا بوونێ بەسەرەکی ئەگەر گرانی هەموو جیهانیەنە وا بوو. ساڵی 2022 ساڵێکی گرانیە، وشکە ساڵی بوو، ئێشەڵاو ساڵ وشکە ساڵیمان نامینێ. قەزەی شتگرانی ئەو دۆلار و نزمە و دابەزینی ئەو یەک دوو ڕۆژانەش ئەوەش تەحسیرێکی زۆری کرد لە خەڵکی فەقیر و بە خۆشت ئاگا لێ خەڵک سەرمایەتی نەوت نییە، موچەکە باش نییە. ناوەڵی کەیفی لێیەک باشی حە یعنی محکەمەی لەگەڵ من بکا بڵێ خۆشت دیوە نە دەمێک قەیلانی نەوتێ ئی کارەبایە ئی ئاوێ ئی پێوەریە ئی هەموو وەزعەکان یعنی خۆشیمان نەدیوە. لێ بە بیرەوەری خۆم وەکو ئەو منداڵە بن نوێژێ دەکەین تاعاتێ دەکەین ڕوو لە خوای دەکەین، یعنی بۆ ئەو مزارە میلەتە کردی وەڵاهی ژنی خۆم پانتۆڵی لە پێ بوو ئەگەر هەڵمان کوتایە سەر ئەو پێکە ئەوە هینەی وەڵاهی یەک پێشمەرگە لە کوردستاندا نەبوون لە هیچ شوێنێکی لێی و جەبهەیەکی نەبوو.